سڵاتان لە بیاوڕێیان ژیرتان لەگەڵ لە ڤیدیۆیەکی نوێ بەرنامەی سفر یەک ژیری هیوام وایە تەندروستی هەموو لایەک باش بووی لە ماڵەکانی خۆتان مێنە دەرێ ئەگە پرتیان وچی منەوە ناشیرن و درێژ وە لە ماڵی خۆتان مێنە دەرێ تکایە با ئەکسس بە هەواڵەکان بکەین. یەکەم هەواڵیش کە باسی بکەینەوە ڕۆ حەز دەکەم بە باسی ئەو دەنگۆیانە بکەین لەسەر ئایفۆنی نوێ یاخود ئایفۆن 12 12 پرۆ 12 پرۆ ماکس بڵاو کرایتەوە. بێگومان هەموو دەنگۆیانی کە بڵاو دەکرێنەوە 100% ڕاست نینە، بەڵام 2 ساڵ تقریبا 3 ساڵە هەموو دەنگۆیانی لەسەر ئایفۆنی بڵاو دەکرێنەوە 99.9 ڕاست دەردەچن. ئەو کارەکە ئەوەیە کە ئەپڵ سکیۆریتی وشبوو پێشتر بەقوت نییە لەسەرەوەی کە نێڵی شکلی ئایفۆن پێش وادەی خۆی ئاشکرابی. سوپرایزە گەورەکە نمایە، هەموو ساڵی سوپرایز دەبوون کاپڵ شێوەیەکی نوێی ئایفۆنی نیشان دەدەین، بەڵام ئێستا سوپرایز ناک. بێگومان ئەو ساڵ لەبەرەوەی ڤایرۆسی کۆڕۆنا هەیە زۆربەی معاملەکانی سین و ئەمریکا و لە هەموو دنیا شتەکان قەپات بووینە، کارمەندەکانیان لە ماڵەوەنە لە ماڵەوە کار دەکەن، بۆیە پێشبینی دەکراکەوە ئایفۆن 12 لە وادەی خۆی بڵاو نەکرێتەوە. بۆ نمونە هەموو ساڵی لە مانجی 9 واتە سپتێمبەر ئەپڵ کۆنفرانسێک ئەنجام دەدا یاخود ئیڤێنتێک ئەنجام دەدا تابەتمەندیەکانی ئایفۆنەی نمایش دەکات و بە خەڵکی دەڵێ ئەوە تابەتمەندیەکانتی ئەوە سعرەکەیتی و لە مانجی 10 یاخود هەر لەو مانگەی لە مانجی 9 بەردەست دەبێت. بەڵام ئەو ساڵ لەوانەیە ئەو مانگە تاخیرتر ببێت، بینی دەکرێت لە مانجی 10 یان 11 ئەپڵ کۆنفرانسەکەی بکەوە لە سەری ساڵ یاخود سەرەتای ساڵی داهاتوو ئایفۆنەکان بەردەست بێت. چەند دەنگۆیەک کە پێشتر بڵاوکران لە سەرەتای ئەو ساڵ، بەڵام لەو هەفتەیە دەنگۆیەکی نوێ بڵاوکرایەوە کە تقریبا 99 ڕاستە لەبەرەوەی منچی کووە ئەو کابرایە دەنگۆیەکەی پژاس کردەوە دەرێ 99.9 ئایفۆنەکانی ئەو ساڵ شکلیان ئەوها دەبی هەتا ئێستا، بەڵام لەوانەش ئاپڵ دەستکاری بکە نەتوانی ئەو ئایفۆنانە لە وادەی خۆی بڵاو کاتەوە. کەواتە شێوەی ئایفۆن 12 پرۆ ماکسی چۆنە؟ بێگومانەوەکە وێنەیە کە دامنایە سێ لێنزی کامێرە هەیە، ئەوەی چوارەمی کامێرە نییە بەڵکو سنسەرەکە پێدەنێن لایدار. ئەپڵ لە ئایپاد پرۆی نوێ داینایە ئەو سنسەرە چیە؟ ئیشی چییە؟ ئەو سنسەرە وا دەکا AR بە جوانی کار بکە. ئەو سنسەرە هەندێک زۆر ڕووناچێکی لێ دەردەچیتن، هەندێک وەکو پوینتە نقطەیە یاخود خاڵخاڵە، ئەو خەڵخاڵە وا دەکا دەوروبەری خۆت سکان بکە و بە شێوەی AR بتوانی تۆ پارچەی تۆ بتوانی شتومەکی AR یاخود دیجیتەڵی لەسەر شوێنێک یاخود بۆشایەکی ڕاستەقینە دابنێ. بێگومان AR باشترین شت نییە کاپڵ تا ئێستا بەردەستی خستیە. بێگومان سامسۆنجیش خەریکی AR، گوڵیش خەرکی AR، هەمیان گرنگی بە ئاگومنت ریالیتی دەدەن. بەڵام سەرەتایەک ئایفۆنمان هەبوو، دواتر بۆ 2 ئایفۆن، دواتر بۆ 3 ئایفۆن. ئەو ساڵ پێشبینی دەکرێت ئەپڵ 4 ئایفۆنی هەیە بڵاو بکاتەوە. دام بڵێم ناویان چییە و قەبارەیان چییە و تابەتمەندیان چی دەبێت. یەکەم دانە ئایفۆن 12مان هەیە، شاشەکەی 5.4 ئینچە بە کۆدنێمی D52G کۆدنەیم کرا، واتە ناوی نهێنیەکەی ئەو مۆبایلی ئەوەیە. لاشەی ئەو مۆبایلە ئەلومینیۆمە، واتە ئەلومینیۆمە و نۆچەکی بچووکتری دەبی، ناچ واتە ئەو ناچە ڕەشەی بچووکتر دەبی، پرۆسەسەری A14 لەسەر دەبی و 5G دەبێت و خاوەنی 2 لێنزی کامێرا دەبی وەکو ئایفۆنی 11. ئایفۆنی دووەم ئایفۆن 12ە کە شاشەکەی 6.1، بێگومان ئەوەشیان پێشبینی دەکرێت LCD بی، کۆدنەیمەکەی D53Gە و لاشەکەی ئەلومینیۆمە و ناچەکەی بچووکترە و A14 لەسەر دەبی بە 5G و 2 کامێرای دەبی. ئایفۆن 12 پرۆمانەیە کە شاشەکەی 6.1 کۆدنێمی D53Pە، لاشەکەی ستیلە، ستینلس ستیل باریە، یعنی ستیلە، ناچەکی بچووکتری هەیە و پرۆسەسەرەکەی A14 5G و خاوەنی 3 کامێرا دەبی لەگەڵ سنسەری لایدار. ئایفۆنە گەورەکە و گرانەکە کە هەمومان حەزمان لێیە ئایفۆن 12 پرۆ ماکسە، 6.7 ئینچە، کۆدنێمەکەی D54Pە، لاشەکەشی هەر ستینلسە، ستینلس ستیلە، لە ستیل دروستکرایە، ناچەکی بچووکتری دەبێتن و پرۆسەری A14 لەسەر دەبی لەگەڵ ئینتەرنێتی 5G و خاوەنی 3 کامێرا و لێنزی لایدار دەبێت. ئەوە ئایفۆنەکانی ئەو ساڵە. بەکو نرخ پێشبینی دەکرێت ئەو ساڵ ئەپڵ $45 بۆ $50 نرخی ئایفۆنەکانی دابەزێنی لەبەرەوەی ئەو ساڵ داهاتی هەموو جیهان، پارەی هەموو جیهان کەم بوویتەوە، خەڵک ئەو پارەی سەرف ناکە بۆی ئەپڵ لەوانەیە هەڵ بدە تۆزێک لە نرخەکان دابەزێنی تاوەکو خەڵکەکی زیاتر بتوانن ئەو ئایفۆنە نوێیانە بەردەست بخەن. ئەوانە 100% نینە، بەڵام 99 لەلایەن مێمچی کووە و ئەو کابرایە کە من زۆرم خۆش لەبەرەوەی باوەڕ پێکراوی ئەپڵی یارچەنە لایەن ئەپڵ باوەڕ پێکراوی نیە، بەڵام خەڵکەکی زۆر متمانێ بە قسەکانی ئەو کابرایە لەبەرەوەی هەموو جارێ کە دەنگۆیەک بڵاو دەکاتەوە 99.9 ڕادەرەچی. ئەوە 4 ئایفۆنی نوێوان دەبی ئەو ساڵ. ئایا بەدڵتە بەدڵت نییە؟ چ ئایفۆنەکە بەکاردێنی یاخۆ دەتو ئەندروید بەکاردێنی؟ کەیفت بە ئایفۆنی هەر نایە؟ حەز دەکەم لە کۆمنتەمەوەی بنووسن. ئەمن ئایفۆنی بەکاردێنم، بەڵام معنایەوە نییە کە ئایفۆن زۆر باشتر لە ئەندرویدی، بەڵکو ئەندروید زۆر شتی باشتری هەیە لە ئایفۆنی، هەندێک شتێک لە ئایفۆنی باشتر لە ئەندرویدی. وەکو ئەکسبۆکس و پلەیستێشنەکەی لێدێ. با لێم توڕە نەبن. سۆنی چ لێ کردم؟ بەرنامەکەم تقریبا تەسویری بەرنامەکەم خلاص کرد، چمە من جێ ویستم بنوم، نیوە شەو بوو، لەناکاو سۆنی گوتی کاکە ئێستا وەختی نووسینی نییە برا ئەو شکلی دەستی پلەیستێشن 5 ئەمجا چام کرد
خەوم دێ دلم ڕێوازم دەبینە وات سۆنی شێوەی کۆنترۆلەری پلیستیشن 5 یاشکرا کرد شێوەیەکی جیاوازی هەیە لە چاو دوال شاک 4 پلیستیشن 4 ناوێکی جیاوازی هەیە بۆ یەکەم جارە کۆنترۆلەری پلیستیشن ناوەکەی بگۆڕدرێ و یەکەم جارە دیزاینەکەی بە تەواوی بگۆڕن دەزانیاری لەسەر کۆنترۆلەری پلیستیشن 5 ژمارەدا بە دیزاینەکەی دەست پێ دەکەین کۆنترۆلەری پلیستیشن 4 تۆزێک دیزاینەکەی گۆڕانکاری بەسەرهات قەبارەکەی گۆڕدرا شوێنی گرتنی کۆنترۆلەرەکە تۆزێک لارتر کرا و خڕتر کرا بەڵام جارە جیاوازێکی زۆر گەورەی هەیە لە شوێنی دوگمەکان کە لە هەر شوێنی خۆیەتی بەڵام ئەم جارە دەستکەکە قەڵاوتر کراوە لە لای سەرەوە بەشی خوارەوەشی لارترە لە دواوە شوێنی دوگمەکان هەروە خۆیەتی تۆزێک لارتر کراوەتەوە بە قسەی سۆنی بێ بەو شێوازە زۆر ئاسانتر بەکاردێ و گرتنی بێزارت ناکە بەدەیان کاژمێر لەدەستت بێت ژمارە 9 ناوەکەی گۆڕدرا و کراوەتە دوال سنس ماناکەشی واتە هەستکردن ئەو وشەیە لە تایبەتمەندیەکانی هاتووە کە هەزە لە ژێر دوگمەکان زیاد کراوە تا گەیمەر هەز بە هەموو تاسە و بۆکس و تەقەیەک بکە شتێک بکە لە ناو یاریەکە ڕوو بدا سۆنی لە پلیستیشن 1 ناوی کۆنترۆلەرەکەی نا دوال شاک 1 لە پلیستیشن 2 دوال شاک 2 لە پلیستیشن 3 دوال شاک 3 لە پلیستیشن 4 دوال شاک 4 بەڵام لە پلیستیشن 5 ناوی کۆنترۆلەرەکە دەبێتە دوال سنس کە ناوێکی ئاسان نییە و لەوانەیە گەیمەر بۆ ماوەیەکی زۆر هەر پێی بڵێن دوال شاک 5 بێگومان لە کوردستانیش هەر دەڵێن دەستچی پلیستیشن 5 ژمارە 8 با باسی ڕنگ بکەین بە شێوەیەکی ئاسایی هەموو کۆنترۆلەرێکی پلیستیشن سەرەتا یەک ڕەنجی سەرەکی هەیە بێگومان دواتر ڕەنجی دیکەی بە بڵاو دەکەنەوە بەڵام ئێستا تەنیا ئەو ڕەنگە بەردەستە کە سپی و ڕەشە تەواوی کۆنترۆلەرەکە سپی و بەشێکی خوارەوەی لەگەڵ دوگمەکانی R و L بە ڕەنج ڕەشدا پۆشراون ڕەنگێکی سەرنجڕاکێشە لەوانەیە هەندێک لە گەیمەران بەدڵیان بێ و هەندێکیش بەدڵیان نەبێت زۆری نەخەیان لە تۆڕە کۆمەڵایەتەکان خەڵکی هەڵسان بە ڕەنگکردنی و کۆنترۆلەرە بە ئارەزوی خۆیان ڕەنجی جیاوازیان بۆ بڵاو کردەوە کەوا بێگومان سۆنی لە ساڵەکانی داهاتوو ئەو کارە دەکا و ڕەنجی جیاوازمان نیشان دەدات ژمارە 7 جیاوازی و کۆنترۆلەرە لەگەڵ کۆنترۆلەری Xbox Series X جیاوازەکان لە ڕووی دیزاینەوە زۆر نین هەردووچیان قەڵەون و بەشی خوارەوەیان لارە بەڵام سۆنی ئەم جارە هەوڵی داوە تۆزێک ڕەنجی بەبەردا بکە شێوەیەکی بێزارکەری ڕەشیان ڕساسی نەبێت بۆ چەندین ساڵە دەستی Xbox باشترین بووە بەهۆیەوەی هەندێک تایبەتمەندی هەیە و شێوەکەی بەڵام ئەم جارە سۆنی دەڵێن ئێمەش تایبەتمەندی جیاوازمان هەیە لەوانەیە ئەم جارە کۆنترۆلەری پلیستیشن 5 باشتر بێت ژمارە 6 جیاوازێکی گەورە لەگەڵ کۆنترۆلەری پلیستیشن 4 هەیە لە ڕنگ لە تایبەتمەندی شێوازی گرتنی هەندێک دەڵێن دەستەکەی پلیستیشن 4 زۆر نایاب بوو بەڵام لایتبارەکەی بێزارکەر بوو بەڵای دەکرد شەحن زۆر سەرف بێ بەر سۆنی ئەم جارە گوێی لە هەوادارانی گرت و لایتبارەکەی لابردووە ئەمە ژمانەی شەحنی زیاتر دەدا ڕەنگێکی لەژێر تەچپادەکەی داناوە کە لەوانەیە هەمان کار بکە ژمارە 5 بێگومانە ڕەنگە سپی و ڕەشە زۆر نزیک دەبێت لە شێوەی ڕاستەقینەی پلیستیشن 5 پێشبینی دەکەین کۆنسۆڵەکە واتە پلیستیشن 5 شێوەیەکی سپی بێ یان ڕەش بێ بە شێوەیەک لەگەڵ دیزاینی و کۆنترۆلەرە خۆی بگرێتەوە بێگومان دەزانی ڕەنجی سپی لەوانەیە باشترین ڕنگ نەبێ بۆ گەیمەران بەهۆیەوەی زوو پیس دەبێ و گەیمەرانش لەوانەیە پاچی نەکەنەوە بەڵام ڕەنجی سپی بۆ کۆنسۆڵ هەموو کاتێک سەرنجڕاکێشە لەوانەیە هەندێک بەدڵیان بێ و هەندێکیش بەدڵیان نەبێ ژمارە 4 ئەمجارە ڕەنگەکانی دوگمەکانی X 4 گۆشە و بازنە و سێگۆشە نەماوە هەندێک دەڵێن بەهۆیەوەی شوشەیە دوگمەکان لەوانەیە لە ژێری ڕووناچی هەبێ و ڕەنجیان پێ بدە بەڵام نازانین ئایا ئەو قسەیە ڕاستە یان نا سۆنی دەڵێت دوگمەکانی R و L هەزیان بۆ زیاد کرا واتە لە ڕێگەیەوە هەز بە درێژی داگرتن یان توندی و داگرتن دەکەین کاوەش هەموو کاتێک جێگەی پێشوازی کردنە ژمارە 3 سۆنی دوگمەی شێرکردنی گۆڕیەوە بۆ دوگمەیەکی نوێ بە ناوی کرویەی لەوانەیە هەمان کار بکە وەک سۆنی دەڵێ گەیمەران لە ڕێگەی دوگمەی کرویەیتەوە باتە دروستکردن دەتوانن سکرین شۆت بکەن لەگەڵ تۆمارکردنی ڤیدیۆ هەندێک تایبەتمەندی نوێ کە لە چەند مانجی داهات و باسی دەکەن جاو تایبەتمەندیانە چین کە سۆنی دەڵێن لە چەند مانجی داهات و باسییان دەکەن نازانین بەڵام بە تایبەتمەندی سەرنجڕاکێش دەچن ژمارە 2 بە باسی پاتری و شوێنی شانکردنەوە بکەین بێگومان بەرگاویکردنی کۆنترۆلەری دوال شاک 4 شتێکی بەردەوامە بەهۆیەوەی ئەو لایتبارەی 3 بۆ 4 کاتژمێر شەحنی نامێنێ دەبێت شەحنی بکەیتەوە بەهۆی نەمانی لایتبار سۆنی دەڵێ باشترین شەحنی هەیە لە مێژووی کۆنترۆلەری هەری دا قسەیە دەکاتە چەند کاتژمێر نازانێت سۆنی ڕاگەیان بە کەیبڵی USB Type-C شەحن دەکرێتەوە ئەوە ژەومانەی دەدا کە زۆر خێرا شەحن دەبێتەوە و جێگەی پێشوازیە ژمارە 1 گەورەترین تایبەتمەندی لە دوای دیزاینەکەی زیادکردنی مایکرۆفۆنە سۆنی دەڵێ شوێنی مایکرۆفۆنیان لەسەر دوال سنس داناوە تا گەیمەران بەبێ بەکارهێنانی هێدسێت و کیبڵ بتوانن لەگەڵ هاوڕێیانیان قسە بکەن بێگومان ئەو قسەیان مانای ئەوە نییە کە باشترین کوالێت دەبێت بەڵام تایبەتمەندیەکی هەرە نایابە بتوانین بە ئاسانی لەگەڵ هاوڕێیانمان قسە بکەین بەبێ بەکارهێنانی کیبڵ و هێدسێت بە ماوەیەکی کەم شوێنی هێدفۆن جاکی هەیە دەتوانانی هێدسێت بەکاربێنی گەر بە ماوەیەکی زۆر یاری دەکەین سەو دەمێ ڕێنگۆ بزانم لە کۆمنت پێتان چۆنەکەەوە دەستەکەی پلیستیشن 5 شکلەکەتان پێ باشە یاخودنا و ڕەنگەکەتان پێ جوانە یاخودنا بەڕێی من شکلەکەی زۆر جوانە سەرتا تۆزێک ویرد و تۆزێک ئەندیکە بوو تەمەشام کرد یەکسەر نەزۆر ناعەقڵم بەڵام ئێستا لەگەڵ تەمەشاکردنی
و ئێستا بۆم بە دیارکەویکەوە بەجددی دەستکەشی جوانە پێم وایە هەر هەمووتان بەدڵتان دەبیتن. بابگەرنەوە ڤیددیوەکەی خۆمان خەبارەچکە باسی بکەم بە باسی جومانجی بکەین لەوانێ زۆر بەتان فیلمی جومانجیتان دیتی بین بەشی یەکەمی کاتی خۆی کە ڕۆبن ویلیامز ڕۆلی تێدا جێڕا بەش یەکەمی کەونا بەڵام بەشی دووەم سێمی لەو دوایانە دەرچوو کە ڤە ڕۆک و کێڤن هارت و جاک بلاک ڕۆلی سەرەکیە ناو فیلمەی دەجێڕن بەشی یەکەمی زۆر بەدڵە بەشی دووەمیشی خراپ نییە خۆشە بەڵام بەشی سێمی تۆزەک بۆڕنگ بوو تۆزەک بێزارکە بوو چەند هەواڵێک بڵاوکراوەکەەوە ئێستا خەریکی بەرەمێنانی بەشی چوارە من هەرچەندە ئێستا ناتوانن وێنەی بگرن لەبەرەوەی ڤایرۆس کۆڕۆنا دنیای تێکدایە بەڵام خەریکن دایانەوێ سکریپتی ئامادە بکەن و کاستەکەی ئامادە بکەن واتە داقی ئامادە بکەن لەگەڵ ئەکتەرەکان قەنەعەت پێبین کە بەشداری لە بەشی چوارەم بکە هەواڵاتی دیکەم هەیە کە هەواڵەشی زۆر خۆش نییە بەڵام پێویستە ئاگادار بێگەت و هەواداری فیلمەکانی مارڤڵی مارڤڵ ڕایگەیان کەەوە سەرجەم فیلمەکانیان بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا دوا دەکەوی لەوادەی نمایش خۆی مەسەلەن لەنە بلاک ڤیدیۆ بڕیار بوو لە مانجی پێست نمایش کرێ ئێستا تاخیرتر کرێ و هەندێک فیلمیان هەیە لە 2021 دایان نابوو ئێستا خریتیانە 2022 هۆکاری دواخستنیشی بێگومان بۆ دەگەڕێتەوە کەەوە سینەماکان لە هەموو دنیا داخرانە زۆرمان حەزمان لێ بە شێوەی دیجیتالی بڵاوی بکەنەوە یاخود ڕێکوتن لەگەڵ نێتفلەکس بکەن یان لەگەڵ HBO بکەن لەگەڵ یەک لە کۆمپانیەکان بکەن تاواکو بتوانین فیلمەکان ببینین بە شێوەی دیجیتالیش بەڵام هاڵیوود دەیەوێت پارەیەکی تەواو پارەیەکی باشی لە سینەماکان کۆبتەوە چکە گەبێت و فیلمەکی وەکو فیلمەکانی مارڤڵی لە دیجیتالی بڵاو بکرێتەوە بێگومان سینەما لە ماوەی 5 ساڵی دیکە لەناو دەچیوە کەس ناسینەما باسی بەروارە نوێیەکانیان بکەین بزانین کەنجنێ نمایش دەکرێت یەکەم فیلم کەوا دواخرایە فیلمی بلاک ڤیدیۆیە کە لە یەکی 5 نمایش بکرێت ئێستا فیلمەکە لە 6/11 نمایش دەکرێت 6 مانجی 11 فیلمی The Eternal کە ئەنجلینا جۆلی تێدا و چەندین ئەکتەری ناوازەی تێدا بڕیار بوو لە کۆتایی ئەو ساڵ لە 2020 نمایش بکرێ بەڵام دواخرا بۆ سەرەتای 2021 لە 12/2/2021 نمایش دەکرێت فیلمی شانگ چای and the Legend of the Ten Rings بڕیار بوو لە سەرەتای 2021 نمایش بکرێت ئێستا دواخرا بۆ ناوەڕاست واتە 7/5/2021 نمایش دەکرێت واروها فیلمی Doctor Strange in the Multiverse of Madness کە دووەم فیلمە لە زنجیرە فیلمەکانی Doctor Strange بڕیار بوو لە سەرەتای ناوەڕاستی 2021 نمایش بکرێت ئێستا فیلمەکە دواخرا بۆ 5 مانجی 11 2021 کە پێم وایە کە بە بڕای خۆم Doctor Strange کە لە باشترین کاراکتەرەکان وەک کە لە باشترین فیلمەکان کە مارڤڵ تا ئێستا دروستی کردیە هەواڵەکی دیکە کە ئەوەش هەواڵەکی خۆش نییە تەوانە و ڕەهەم هەواڵەکەمان ناخۆش بوو هەواڵەکی دیکەم هەیە ئەویش ئەوەیە کەەوە گەیمەران لە یاری Resident Evil 3 ناڕازین ڕخنەگرەکان یاریەکەیان زۆر بەدڵ بوو نمرەی باشیان پێدا بەڵام گەیمەران لە مێتاکروتیک و لە زۆربەی ماڵپەرەکان و لە تویتەر ناڕزای خۆیان بەرامبەر یاریەکەی دەربڕی Resident Evil 2 یارێکی ناوازە بوو و خەڵکەکی زۆر هەم کریتیک و هەم گەیمەر یاریەکەیان خۆشویست بەڵام Resident Evil 3 ریمیک جیاواز هۆکاری ڕخنەگرتنەکەش بۆی دەکرێتەوە کە یاریەکە ماوەکەی زۆر کەمە بۆ یاریەکە بە $6 گەیمەرێک لە تویتەر دەنووسی دەرێ بە 4 ساعت یاریەکەم تەواو کرد 4 ساعت ڕاستە مۆدی ئۆنلاینی هەیە بەڵام کەس Resident Evil ناکردە بە مۆدی ئۆنلاینی بەڵکو دەیانەوێت چیرۆکەکی جوان و ترسناک گەیمەک بە 4 ساعتی تەواو بکرێ ئایا شایانی ئەوەیە $6 پێ بدە یاخودنا بۆ نمونە کاتی خۆی کە ئەنچارتد دەڵۆستی کەسی بڵاو بۆ خەڵک لێ پرسی ئایاوە DLC ئەنچارتد فۆرێ یاخودنا دوای سۆنی گوتی نەخیرەوە گەمەش تایبەتە تقریبا لە بۆ 7 ساعت لە بۆ 10 ساعت درێژ دەبتەوە لەوانەشە گەیمەری بە 5 ساعت تاویکە یعنی لەو مابینێت لە 7 ساعت زیاترە سۆنی بە $40 دیارەکەی فرۆش سەرەتا ئێستا بە $10 دەتوانین بەرز بکەیت بەڵام مەبەستەکەم لەوەیە کەەوە Resident Evil 3 گەیمەر هەیە بە 4 ساعت 5 ساعت تۆپە یعنی 5 ساعتی توانین تاویکە تو تۆزە گەیمەر بی یعنی بتوانین یاری بکەیت بە 5 ساعتی یاریەک تاواکەی $6 پێ بدەیت ئایا پێتا وایە شتێکی باشە یاخودنا و دەمەوێت ڕێنگۆ بزانم کەەوە زۆربەی ئەو گەیمانەی کەەوە بە $6 لە بەخاتی ئەوەی بە $6 کەەوە مۆدی ئۆنلاینیان هەیە بەڵام گەیمەران داوان ینی نابێ خۆمان جێرکەنکەوە هەموو گەیمەرێک یاری ئۆنلاین ناکە واگەر ئۆنلاینیش بکە Resident Evil 3 هەڵنابژێت لە بە ئۆنلاینی دەچێت Call of Duty دەکە Battlefield دەکە Fortnite PUBG یاری ئۆنلاین زۆرن هەواڵەکی دیکەی ناخۆش ئەو ڕەم هەواڵەکانمان ناخۆشە هەواڵەکی دیکەی ناخۆشەوەش بێگومان زۆربەتان دەزان ئەوش دواکەوتنی یاری The Last of Us Part 2 کە تا ئێستا کەس نازانی کەنجنێ یاریەکەش بڵاو دەکرێتەوە بێگومان ناخۆشە یاری دوا بکەی بەڵام خۆشە گە بزانین کەنجنێ لۆ چەند مانجی دوا دەکەی بەڵام سۆنی لە تویتەری یاخود نایتی دۆک ستودیۆ نایتی دۆک لە تویتەری پۆستێکیان بڵاو کردەوە تویتێکیان بڵاو کردەوە لەسەرەوەی کەەوە یاری The Last of Us بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا دەیانەوێت دوا بخەن لە بۆ کاتەچی نادیار نازان کە جنە بە خۆشیان بڵاو دەکەنەوە هەرچەندەوان لە تویتەکەی نووسیان کەەوە هۆکاری دواخستنەکەی ئەوەیە کەەوە ستافی تاویان لە بەردەست نیە تاوەکو بتوانن بەگەکانی ناو یاریەکە چێشە تەکنیکەکانی ناو یاریەکە چارەسەر بکەن و یاریێکی خاوێ بدەنە گەیمەران بەڵام ئەو مەهانەیە لەبەرەوەی هەموو ئەو دیڤلۆپەرانەی کە لە دەرێنە دەتوان لە ماڵەوەی خۆیان بکەن و کۆمپیوتەر و پیسیان هەیە
ئەگەر ناتوانن ببنەوە ماڵ لەگە خۆیان پیسەکان هەگرن بنەوە ماڵە ئیش خۆیان بکەن بەڵام سۆنی غەدرێکی گەورەمان لێ دەکە خەدرەکەشەوەی سۆنی ناوێت بەتەنیا بە دیجیتالی بڵاوی بکاتەوە ئێستا لۆ منە Resident Evil 3 ریمیک خەڵک بە دیسک بەدەستی ناکەیت چکە ڤایرس کۆڕۆنا هێناتوان بستە دەرێ یاخود بازار نیە خەڵک بە دیجیتالی دەیکڕی لە پلەیستێشن ستۆر یاخود Xbox ستۆر دەیکڕی سۆنی ناوێت تەنیا بە دیجیتالی بڵاوی بکاتەوە سۆنی دەوێت زۆرترین کۆپی لەو یاری بفرۆشی بێگومان نابینە حەقی سۆنیش بگری کەوا یاریێکی وا دوا دەخەن لەبەرەوەی یاریەکە لەوانەیە 300 ملیۆن دلار مەسروفی بی و تقریبا 6 ساڵیە کەوا پەرەپێدانە ئیشی لەسەر دەکرێت پارەی زۆری لەسەر فرێ مادی بوونش زۆر لەکرێت دایانەوێ بە زۆرترین کەس بتوانێت دەستی بەو گەمەی بگە لە ڕۆژهاتی ناوەڕاست هەموو وڵاتێک یاخود هەموو شوێنێک ناتوانن پارەی بەشتی دیجیتالی بکڕن ڤیزا کارت و تەرتیبات شتیان نییە سۆنی دەیەوێت یاریەکە بگەێنێتە هەموو وڵاتێک لە هەمان کات پێم ناخۆشە کە یاریەکە دواخرێەوە لە سۆنی شتێ دەگەم کە لە دوایان خستیەوە قازانجێکی زۆری لێ ناکەن تەبعاً بێگومان هەمووتان پێتان ناخۆشە کەوا یاریێکی وەکو The Last of Us دوا دەخرێت دەمێ بزانم ئێستا خەریج چی یاریێکی لە ماڵێ ئەگەر تو Last of Us بەرز نەکەی چی یارێک دەکەی لە ماڵێ لە کۆمنتەوەی بنووسە ئەو مانگەی دوو یاری زۆر باش لە PlayStation Plus بەردەستە کە هەم طبعاً هیچ کاتێک باسی PlayStation Plus نەکردیەوە یەکەم جارە باس دەکەم بەڵام لەبەرەوەی Uncharted 4 بەردەست دەبی لەگەڵ Dirt Rally 2 کە Dirt Rally یاریێکی زۆر نایبە تکام وایە تاقی بکەنەوە هەردوو یاری ناوازێ دەتوانن بە فری و مانگەی ئەگە پلەستەیە باڵۆنیان هاوڕێیان ترێلەرێکی نوێ بڵاوکرێتەوە کەوە کریس هامسوۆرث تێدا کەوە ڕۆڵی کارەکەری ثۆر دەجێڕی ترێلەرەکە نوێنیتە حەزمێ پێکەوە ریاکشنێک لە بۆ ئەو ترێلەرە بکەین بزانین فیلمەکە چۆنە ترێلەرەکە تقریباً 3 دقیقە فیلمەکەش لە نێتفلیکسی بڵاو دەکرێتەوە با پێکەوە تەم ترێلەری و فیلمە بینین بزانین ترێلەری فیلمەکەی چۆنەوە بۆچوونی خۆشم لەسەر ئەو ترێلەری دەردەبڕم لەبیرم کە پێتان بڵێم فیلمەکە ناوی ئەکستراکشنە یعنی ڕزگارکردن یاخۆ دەرهێنانی شتێک لە بۆ شتێکی یاخۆ ڕزگارکردن یەکێک لە بۆ یەکەچی یەک ڕزگارکردن یەکێک لە بۆ شتێکی یاخۆ شتێک لە شتێک دەربینی پێ ئەکستراکشن اوكي كريس هامسورث تقريبا شكلي وشي ثوريا ليرة توا بن آوي ساو زين لو ستب بن آوي داش نشتي وكو يبوري يو غيرك You're hoping if you spin the chamber enough times you're gonna catch a bullet. بالضبط ثورة طبعا خذ ثورة أو قول أفشاني قول فروشي شتشي لبابتي وقت إيراني كيو يا هو It's just easy that way. This is an extraction. So who the players? Biggest drug lord in India versus biggest drug lord in Bangladesh. اوكي فالمكان باس اكستراكشن داك يعني دبي ياك رزقا كان ياخذ اشتكي بين لما بين دول وطن Jeddah. It's a kidnapping. كيدنابينغ Son. ده انا كوريا كتش بتزن دراغ لورد يعني باشا شي اخذ السلوك ما فيها Clock's running at 16 hours. Proof of life as of 6 hours ago. اي كي بكاردني اي كي جو ان انتوني او بروديوسد باي اود هنا ركاني في المكان افنجري كاري برهمنان يعني لو فيلم كريتيا سبرايز يا بالضبط افنجرز انفنتي وور افنجرز اند جيم يا You want to survive, you do exactly as I say. كم سيرة في نتفليكس No. او كراكي كوريا ودراغ لورد دي انا بيتزن ياخذ بيبان I don't know بيتزن يعني Fast, slow low. I think هو هندستاني يعني بنغلاديش Something's wrong. The city's on lockdown. Yeah, no shit. The job is Okay. fucked, Tyler. نايت تايلر Just follow my money. اوكي جيجي كوارت That kid is a walking corpse. اوه هو 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 ابو هاوريان The job is fucked, Tyler. Tyler. Just follow my money. That kid is a هوبر ديفيد هاربر لزنجيري سترينجر ثينكس ياخذ هيل بوي 2009 رقم الجخاش and there's هذا كذا ساعة خوش منه You have a family. yeah, son. You died a few years ago. The best thing you could do for that kid would be to put a bullet in his brain. اوكي We can send a chopper and get you out. رانجي فيلم كم زور بيزوانيا زاد لحظ زرديان كده وشي بلي زور بشارة تي بلام
چی بری دایانێ بە زۆری بە شەڕێ بچی یاخۆت بە فیلمێکی زەنجی بچی But you gotta leave the kid behind. تەماشا ئێستا لێرە شکلی ئەوەکەی فەرقی هەیە Behind. لێرە تقریبا زەردایەتەکەی کەمترە زات پرتەقاڵی ینی بەڵێ لێرە زۆر زەردە Street. هێش تقریبا فەرقی هەیە I'll get you home. Grab hold of my vest and hang on as tight as you can. تاوای فیلمەکەی پێشاندام ئۆکێ سەرەتا کابرا دەبی ئیشش بەرز دەکەی دوای شەکەی دەچین کابرا ڕزگا دێ ئێکستراکشن کە کوڕی کارتێڵەکەی دوای دێتەوە دەکەنە ناو شەڕێ سەوا ئاخیرەکەش ڕزگای دەکەێت شەڕە دروستەکە چیە نەتفلیکس 3 دقیقە Are you always this brave? I'm not brave. You rescue people. Sometimes. خاص گرافیک لێ جوان نییە Sometimes I do other things. چوارەکە ئۆکیە بەڵام زیاد لە حەلیان پێ پیشانداین تقریبا دەزانین فیلمەکە لە چی دەست پێ دەکات ناوەڕاستەکەی چێ کۆتاییەکەش سەوی ئۆکەی تەماشای دەکەم تەماشای ناکەم بێگومان تەماشا فیلمەکەی دەکەم لەبەرەوەی دەرهێنەرەکانی ئەڤێنجەرزی دەریایینەوە کریس هامسوۆرت تێدایە بەتەمای چی تەماشای دەکەم چۆلێری فیلمەکەتان پێچۆم لە کۆمنت بۆ بنووسە قسەکەم ڕاستە دەڵێم زۆری پیشان یاخونە کۆمنت زۆر بەتان داواتان کردکەوە ڕیاکشنێکی دیکە لە بۆ گۆرانیی دیکەی B52 ڕاپەری کوردی بکەین گۆرانێکم هەڵبژاردینە نازانم نای گۆرانی کەسیە بەس نستەی نووسرا B52 پلان B ڕاپی کوردی با یەکسە دەست پێ بکەین What's up, everybody? Listen up, all you motherfuckers. This What? is a rap game. Yeah, I know this is a rap game, man. 52. Okay. 2006, motherfucker. Desire. مش تصبر لي استاذ اسم كل بموسيقى راب اسم كل تقليدي 50 سنت من تو باك امور روشن دەستم کرد بە تەقلیدی منێ 50 تو پاک خۆشەکەەوە گۆرانی بێژ بڵێن تەقلیدی وانە دەکەمەوە نەڵێ شتەکە تەنیای خۆم دەبێت ڕێز لە هونەری وا بگری کە دەڵێ کاکە ئیشەکەی من تەقلیدی فلان کەسێ یاخۆ سەرچاوی هونەرەکەی من فلان کەسە شتێک نییە کە بە خۆم دابینێ ئۆکەی گود لاین یعنی ئەوە دێرەکی باش خان كردك وبروج وشوانم والله ما استا مرتاحم كذا مستواي وانم استا مرتاحم لمستواي وانم No man لمستواي وان ني بەڵام ڕاپەکانت خۆشە ئۆکەی no problem بەڵام لمستواي وان نی فتيتم هالبجات بناوم تا امرو كشف هشتا هربونا وماو يكمل بوم لسالي 2005 بو بناوي البومي شورش وهلصانا وكو كسكوت النيكي باش نبا داس هنا بفتيتو بنا بانغو لهاموش هنا وسام الجاي او دسم كل بكاري كتير دسم كل بالله وكتنا وي البومي كتير كاويش ناوم لينابو البومي دنيا من خلك كم يحزي ليبو بيرا مركاوجن قران كاري يكم كل قراني كرديدا یا گۆرانێکی ینی گۆڕانکارێکی لە گۆرانی کورددا ئەوە کەسیم کایلەوەی نییە بەهیزنەوەات چکە بە خۆشم لە 2004 کاتێکە گەورە دەبووم لەگەڵ برادەکانم لە سەری کۆرانی داوێنشتین مۆبایلش سۆمان پێ بوو ئاکسۆتمان دەدایە B52 لەگەریشمان دەگوتەوە لو رجوا ايتر مودي زكريا نما شاعر قراني بن برهمين الهرقوم یا ئەقسەیتەوە شاعیر بەرەمێنە گۆرانی بێژ هەمووی بەخۆن تەوان ڕێز دەکاری وا دەگەینەوە سوكاري نكردم ندوستم ندجمنم خلك كم يتساوى الريبو بو البومي سيام تساوى الريبو شتكي باش تبي لهي دوام سروج دايم مردنم البومي كي تازبو ساكتيرين البومي من بو منا بس يشلبو قراني كم بازنا مردني خومكا یا گۆرانی زۆر خۆشە ئەگەر حەستان لێ باسە گۆرانی بکەن کە باسی مردنی خۆیەکە لە کۆمنت بۆ بنووسن باسی دەکەم اقل من با اوش لكم منكي باشي بدست انا بريارم دا كاريكي تربو كم بينا نامي يكم بو 50 سنه للرقاي انترنت كداوم كل ما اندام لجروب جيونت انا داوا لە 50 سنتی کردیە وەکتە بەدام لە گروپی GUNet ناو کەما من درێ مەکە مازك دامي من كردم
سەرئاوازە چی دایتر گۆرانی بەڵام زۆر پێوە هیلاگوم دانیشت تا بەیانی ئافرەت و چەک و پارە ئەلبومی چوارە من بوو چوار ئەلبومیشی I don't know man درۆی دەکە I think درۆیە ئەمە درۆی قسانە دکتۆر درێی و 50 سنت Dr. Dre لەگەڵ 50 Cent ئیشان لەگەڵ B52 کردی Come on man come on goddamn liar man لەو ئەلبومە شپات و کرد کە دژی تیرۆرستم هەر ئەوە شەکە لە ناو گەنجە من خۆشەویستم بەڵام ئێستا ناو لەبەرەوەی دژی تیرۆریست نیل ناو گەنجە خۆشەویست لەبەرەوەی قسەی دەکەی خەڵک حەزی لێ بزانێت سپێری مودی من لە لای هەندێک کەس نەماوە چونکە وشەی قەحبەم گەلێ زۆر بەکار هێناوە بەڵام باوەڕ بکەن ئافرەتای من ڕێزی هەیە تەنها ڕقم لەوەیە خۆفرۆشی هەیە باوەڕم پێ جەڕاستە یا خودمەتەوە کە پێشینان و تویانە ئافرەت نیوەی کۆمەڵە بەڵام بە نەفرەت بێ هەرچی ئافرەتی دەشترۆشە یان ئافرەتی مەشروبخۆرە تریاتیە بێهۆشە زۆر کەسەیە هێشتا لە گۆرانی من تێناگە و ئەزانن B52 تەنها حەیای خەڵکە بە گۆرانی ئەڵێن بۆ خەڵکی فەقیر و هەژار بۆ ئەوانەی کە سەریان نەکرێ بە چاوی خزمەتکار ڕاستە موشکیلەیەکم هەیە دەمم زۆر گەورەیە بەڵام ئەوەی وتومە حەقیقەت هەر ئەوەیە هەرچی بێتە سەر زمانم ئێڵێم و نایگەرمەوە لە هەر شوێنێک پێویستم بوو دووبارە ئێڵێمەوە ئەگەر لەم تێناگەن بەسە گوێ لە من مەگرن بڕۆن گوێ لە گۆرانی بێژەکانی دی بگرن ئەم گۆرانی ڕاپە غیرەت و تەحەمل دەوێ ئەم گۆرانی ڕاپە چاونەترسی ڕاستگۆییەوێ لەو قسێژ لەگەیمە طبعا ڕاپ دەبی چاونەترس بی و دەبی ئەو شعرێک کە دەڵێ معنای هەبی و پەیامەکی هەبی نابی هەر لەو بۆ ڕێبری هاتم لە لای ئەو لایە طبعا ئەوە دوسێ زارە کەلیمە بەکاردێنین چکەم ڕاپەر نیمە شاعرش نیمە بەڵام قسەکەی تەواو سەو پژی لە قسەی دەکەم ئەمە شەڕە قسەیە شەڕە لەسەر حەق هەندێک جوونی ناژین هەندێک قسەی ڕق بۆیە داوا ئەەکەم کە من نافەسەی من نەکان ئەگەر بیگەن حیای خۆتان و ناموسی خۆتانە بن منافەسەم مەکە This is Rap Gang, motherfucker. This is B52. Haha. Fuck you all. Which motherfucker wanna challenge me? Haha. This is B52. 2006. Okay, so ڕاپەکەمان جێدەوە تانم بڵێم گورانی ڕاپەکە ڕاپەکی زۆر ناخۆش نییە و خۆشیش نییە نەخۆشنی ڕاپەکانی B52 نییە بەڵام ئۆکێ هەندێک جوونی تێدا بوو تەواان ڕاب دەبی جوونی تێدا دەبی قسەی حەق و ڕق تێدابی بەگشتی ئۆکەی بوو ڕاپەکە لە لام و پێم وا بوو شتێکی ئۆکەی بوو زۆر باش زۆر خراپ بوو هەندێک قسەی کرد درۆ بوو لەگەڵ جی لەگەڵ Dr. Dre 50 سنتیشم کردی شتیوانیە تەواان هەستان لێ گۆرانی داهاتوم ریاکشنە بە زۆرانی خۆشەویستانم هاتمە کۆتایی بەرنامەی سفر یەکژیری بەرنامەکەتان پێچۆم بوو برادێکی زۆر داوایان کرد بووکەوە بەرنامەکەی تۆزێک درێژکەینەوە دەڵێ هەموو لە ماڵێنە حەزمان لە هێشتی جوانتر و باشتر ببینین ببورنەوە بەرنامەی تۆزێک درێژتر بوو لە چاو بەرنامەکانی دیکە پێتان خۆشە بەرنامەکە درێژ بی یاخود کورد بی زۆر خەڵکی دەڵێ لۆ ڤیدیۆ بڵاو ناکەیەوە ڕۆژانە یاخود هەفتانە دوسێ ڤیدیۆ بڵاو بکە وڵی حەزم لێ هەم دەتوانم هەموو ڕۆژە ڤیدیۆ بڵاو بکەم یعنی ئەوە نیە بڵێم کاتێکی وام نییە کاتم دەبی بەڵام ئەمن گەیشتمەوە قەناعەتێکەوە ڤیدیۆ دەبی پڕمعلومات بی پڕبابەت بی ئەگە بابەتێکی جوان و خۆشت نییە پێویست ناکە دموچای خۆت بە خەڵکی پیشاندە ینی ڕزات گریان دەبی بە کوردیەکەی هەوڵ دەدەم ڤیدیۆتان لە بۆ دروست بکەم و ڤیدیۆش بڵاو بکەمەوە یعنی ئەوە منەت نییە ئەوە ئەرکمە مادەمە تو سبسکرایب چناڵەکەی من کردە کەواتە تو چاوەڕوانی بابەتی منی تەواوی ئەو راپۆرتانی لەو هەفتەیە دروستم کردیە لەو خوێندنەوەی بۆ فیلمانەی کردیومە هەمووی لە لینک دیسکریپشن دام نایە دەتوانن ئێستا سەیریان بکەن تکاتان لێ دەکەم لایکی پیجی ژیر بکەن لە فەیسبوک کەوە خوێندنەوە بۆ فیلمی لێ بڵاو دەکەمەوە هەرچەندە زۆر لە برادران دەرێن خوێندنەوە بۆ فیلم بینەوە یوتیوب بەڵام حەز دەکەم یوتیوب زیاتر گرنگی بە بەرنامەی سفر یەکژیری بدەم بەرنامەیەکی تۆکمەتان بۆ دروستکەم هەفتانە لە خۆتان جوارێک بتوانن تاوی ئەو هەواڵانی لەو هەفتەی لە قیستان چووە یاخود هەستان هێشتکردنەوەی زیاتر بۆ هەواڵەکان بینن بێن سەیری بەرنامەکەی بکەن ڕێز و خۆشەویستم بۆ هەمووان چاوتان ماز دەکەم سوپاسان دەکەم پرسیارە شخصی مێتانەیە ئەویش ئەوە هێکەوە پێتان وایە قەمیز لە من زیاتر دێ یاخود تیشێرت چکە هەموو ڤیدیۆەکانی کە تیشێرت نەبەرە بەڵام ئەو جارە گوتم با قەمیزش لە بکەم تۆزە خۆم سەقف بکەم تیشێرتی لە بکەم یا قەمیز لە ڤیدیۆ داهاتوو بەجێتان دەکەم